مەرجی بەدەستهێنانی ژیانێکی ئاسوودە. نووسەر دکتۆر عەبدولکەریم بەکار لە ژیانی باشترکردنی ڕەفتاری کەسیە باسیەوە دەکات کە ئێستا وای لێ هاتووە مرۆڤەکان قورستر دەتوانن بەڕاستی ئاسوودە بن. وای لێ هاتووە پەیوەندی بە سەختی بەدەستهێنانی ژیانێکی ئاسوودە و بەرزبوونەوەی نرخی شتوماک خزمەت گوزاریەکان لەسەر ئاستی جیهان و لە وڵاتی خۆشمانە. وای لێ هاتووە زۆر گۆڕانکاری لەناو کەسەکانە دروست کردووە. وای لێ هاتووە زۆر گۆڕانکاری لەناو کەلوپەلەکانە دروست کردووە، لەناو ماڵەکانە دروست کردووە، لەناو خانەوادەکانە دروست کردووە. ئەسڵەن وای لێ هاتووە ئەو شتانەی کە بوو بە بنچینەیەک لەناو تاکەکانی کۆمەلگایە، ئەو شتانی کە وای لێ هاتووە بووە بە ئەلفوبێ و بە ABC خێزانەکان ئەمەندە زۆر بووە. وای لێ هاتووە خێزانەکان بۆکو ئەڵێ بە دەقاتی جارانیش هەست بە ئاسوودەی ناکە. واتە گەر خێزانێک جاران ئەگەر بە دیناری سویسری جاران 200 دینار بۆ نمونە موچەی بواە کە ئەگەر بگاتە بۆ نە 200 دلاری ئێستا ڕەنگە ئێستا وای لێ هاتووە بە 400 دلار بە 600 دلار بە 700 دلار بەگرە شتێک کەمتر یان زیاتریش ناتوانێت ئەم خێزانە ئاسوودە بێ. بۆ چکە ڕۆژ بە ڕۆژ ئەو شتانی کە خەڵک بە مەرجی داناوە بۆ خۆی ئاسوودە بێت ڕۆژ بە ڕۆژ لەسەر خۆی زیاتر ئەکات. کامەش بۆ خۆی هەڵەیە ئەگەر حکومەت ئیشی لەسەر نەکات. نووسەر دەڵێت دەبێت بە جۆرە لە جۆرەکان ئەمانە بە ئوستوبێ لە ئوستوبەکان لە ڕێی مامۆستایانی ئاینیەوە، لە ڕێی شارەزایانەوە، لە ڕێی مامۆستای زانکۆوە، لە ڕێی هەموو کەسانی کە شارەزان لە بواری دەنووزانێت دەبێت ئیش لەسەرەوە بکرێت بە جۆرە لە جۆرەکان سەقفی ئاسوودەبوون و هەست بە ئاسوودەبوونی تاکەکان تۆزێک کەم کرێتەوە. ناکرێت وا لە گەنج بکرێت و بە هەمومانەوە وا پمپی گەنجمان دابێ ئەگەر گەنجە سیارەی نەبێ، ژنی نەبێ، ماڵی نەبێ، موچەی نەبێ، خانوویەکی چاک و مەزبوطی نەبێت، وا هەمووی پارەیەکی گیرفانی باشی نەبێت، آخر مۆدل ئایفۆنی نەبێت، ئیتر هەست بە ئاسوودەی نەکات. ئەڵێمە غەڵەتە. نووسەر دەڵێ غەڵەتە ئەگەر بێت و تاکەکانی کۆمەلگا بگەنینە ئەو ئاستا هەمووشمان بە تەلەڤیزۆن و رادیۆ و سەتەلایت و پەرلەمان و حکوومەتەوە بەرەو ئەوە بچێت کە ئەبێت ئیتر وای لێ بێت ئەمەندە شتی هەبێت ئاستەکەی بەرزکەیتەوە. کاتە تۆ لە ئەخیرە گێکی سەعادەت هەپینس کە هەندێک وڵات بەداخەوە ئەوەی کە نەکرێت لە وڵاتی خۆمان ئەویش ئەوەیە حکوومەت هەیە لە هەندێک لە وڵاتە ئەوروپیەکان ساڵانە سەرژمێرێک دەکەن بزانم چەندێک لە تاکەکانی کۆمەلگام هەپینس ئاشتی ئاسوودەیی هەست بە ئاسوودەبوونیان تێدایە. ڕۆژ بە ڕۆژ نزبەی نائاسوودەبوونەکان زیاتر دەبێتەوە گەر بەم جۆرە ئیشی لەسەر بکەین. چکە وای لێ هاتووە دەرەنجامێکی سروشتیە ئەو پێشکەوتنی کە لە ژیارە هەیە، لە بیناسازیە هەیە، لە جیهانە هەیە، وای لێ دێت بستەبەت ئەوە هیچ خۆی هاوکارە بۆی کە سەقفی ئاسوودەبوونەکانمان زیاتر بێت. بۆیە زۆرێ لە خەڵکەکان لەگەڵ پێشکەوتنی ژین و ژیاردا لە بڕیەوەی لە شتە بنەڕەتەکان وەکۆڵێت ببێتە شتێکی ئاسوودەبوونیان نەخێر ئەچێ بەرەو شتە جوانکارەکان دەچێت. ئەشێ وای لێکات بۆ بەرەوە دەچێت ئەگەر شتێکی جوانکاری نەبێت کەواتە ئاسوودە نابێ. بۆیە زۆر ئاسایە لە هەفتاکان و لە هەشتاکانی چێک ئەگەر قاچی لە عەرز ببڕایە ئۆتۆمبیلێکی بواە ئەو پەڕی ئاسوودە بوو. ئێستا ئەگەر ئۆتۆمبیلێکی بچووکشی هەبێ و مۆدیل بەرز نەبێت نائاسوودەیە. ئەگەر مۆتیلێکی بەرزیش بێ و بەڵام سیارەکە بەرز نەبێت نائاسوودەیە. ئەگەر مۆدیلێکی بەرزی هەبێ و بۆ نمونە سیارەکە بەرزیش بێ ئەگەر زوو نەیکا بە کیلۆمەتر سفر لە هەندێک لە خواپێداوەکان زۆر نامرتاحن و زۆر نائاسوودەیە. ئێوە تەسەووریەکەن من زمانێ بوو لە وڵاتەیە بووم کە دکتۆر بووم ئەگە سیارێکی نزم پێ بوو دیان کەسەوی کاکتۆ چۆنە ناکی بە بەرز ئەو قەناعەتی وایە سیاری بەرزیانی تر بەرزە بیت، سیاری بەرزیانی ئاسوودەتر بێت. کاتەمە لێکدانەوەیکی هەڵەیە، ئەمە لێکدانەوەیکی هەڵەیە ئەگەر لەناو کە تاکەکانی کۆمەلگا دروست بێت. وای لێ دێت بەڕاستی و خەڵکت ئەبێ بەشێک لە تاکەکانن، ئەبێ بەشێک لە حەز و ئارەزوەکانن، ئەبێ بەشێک لە ژیانن. کەواتە